ئەوانەی کە بە ناوی ئۆپۆزیسیۆن و قسەیانە کرد تەنها چاواشەیان کردووە بۆ ئەوەی لە وەڕی خۆیان چاورکەن. ئۆپۆزیسیۆن نین، ئەوانە کۆمەڵێک چەورن، تۆ موچەخۆری هەر لایەنێکی سیاسی بی، ناچاری ئەو لایەنە سیاسیە چی و پێ بڵێ هەرەوەی بە قسە بکەی. لایەنی حیزبی بەرپرسە لەو دۆخەی کە لە سلێمانیە هەیە، لایەنەکە واضحە کە زۆنی سلێمانی لەدەست ئیداری حیزبی دەسەڵاتە لەوەیە. ڕاستەکە ئەوە لە لای ئەو ڕەنگەوا بێ، بەڵام چونکە ئەو برادەرار بۆ خۆی لە سەفەر و سیاحەتە لە هیندستان و لە هۆڵەندا و ئەوانە بڕوا ناکەم ئەوەنە دەوام بکات لە ناو پارێزگای سلێمانیە، بۆیە بۆ ئەو لەوانەیە زۆر ئارام بێ. ئەوانەی کە بە ناوی ئۆپۆزیسیۆن و قسەیانە کرد تەنها چاواشەیان کردووە، یعنی دۆخی ئەو خەڵکانەیان چاواشە کرد کە هاتن هێرشیانە کردە سەر حکومەتی هەرێمی کوردستان، سەر حیزبی پارتی دیموکراتی کوردستان، بۆ ئەوەی لە وەڕی خۆیان چاورکەن، بۆ ئەوەی لایک و کۆمنت بۆ خۆیان کۆبکەنەوە. بەڵام ڕووی حەقیقیان دەرکەوتووە کە ئەوانە ئۆپۆزیسیۆن نین، ئەوانە کۆمەڵێک چەورن کە یانەوێ بازاڕ و لە وەڕی خۆیان گەرمکە لەسەر حساب و شەپۆلی